کاردانەوە عەسەبیەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بە ناڕەزایەتیەکانی خەڵک. بزوستنەوەی بەرین و بەربەڵاوی خەڵکی ئێران کە نیشانەی ئەوەیە کۆمەڵگەی ئێران چووەتە نێودەورەیەکی شۆڕژگەرانەوە، ترس و ئاڵۆزوێژیەکی سەیری لە نێو کاربەدەستانی ورد و دروشتی حکوومەتی ئیسلامیدا بەدیهێناوە. لە خامنەییەوە بیگرە تا فەرماندە نظامی و سوپایەکان لە نوێنەرانی خۆفرۆشی مەجلیسەوە تا مەلا دەمشڕەکان هەرچی جنێ و تۆمەت، درۆ و وڕێنەیەکی هەیە بە ناڕەزایانی دەڵێن. ئەوان لیستێکی دوور و درێژیان لە سەبەبکارانی ناڕەزایەتیە ملیۆنیەکان دروست کردووە کە تاکچان و کوڕانی 15 ساڵ، ژنان، خاننشینان، کرێکاران، خەڵکی کوردستان، کەمینە نەتەوەیی و مەسەبیەکان، هونەرمەندان و وەرزشکاران، نووسەران و ڕۆژنامەنویسانیشی پێ تۆمەتبار دەکەن. سێر ئەوەیە کە بە زێنی نەخۆشی خۆیان دەزانن کە ئەم تۆمەتانە بۆ بە ملیۆن کەس لە نێوخۆ و سەدان هەزار کەس لە دەرەوەی وڵات کڕیارێکی تەنانەت لە ڕێزی هێزە سەرکوتگەرەکانیشدا نابێت. بەڵام هەرجار ناجارێک بابەتێکی تازەشی پێوە زیاد دەکەن. هەرچەند نسبەتدانی ناڕەزایەتیەکان بە وڵاتانی ڕۆژئاواییەوە پێشینەیەکی دیرینی هەیە، بەڵام ڕێبەری کۆماری ئیسلامی دوای تێپەڕبوونی 43 ساڵ لە شۆڕش و لە نێوچوونی ساواک بنەماڵەی ساواکیەکان بە هۆکاری ناڕەزایەتیەکان دەناسێنێ. عەلی فەدەوی جێگری فەرماندەی گشتی سوپاوتی هەندێک لەم دەماڵانە و ئەو لاوانە گیراون کە لە ناڕەزایەتیەکاندا کلیلواژەگەلی هاوبەشی وەک شوبهاندنی ئاڵۆزیەکانی سەرشەقامیان بە یاریە کۆمپیۆتریەکان و هەروەها وابەستەبوونی زۆر بە فەزای مەجازیان باس کردووە. یەکێکی دیکە لە تۆمەتە تازەکان لە ناڕەزایەتیەکاندا ناخۆجێی بوونی ناڕازیانە. بابەتێکە هەرچەند لە ناڕەزایەتیە سنفیەکان وەک ناڕەزایەتی بە بڕانی ئاو لە هەمەدان باسکراوە، بەڵام نسبەتدانی ناڕەزایەتیەکان بە کەسانی ناخۆجەیی لە ڕابردوودا پێشینەی نەبووە. محەممەد عەبدوڵڵا پوور فەرماندەی سوپای قودسی گیلان دەڵێ 95% لیدر ئاڵۆزیەکانی ئەم دوایە لە ئۆستانەکانی دیکەوە هاتبوون. عیزەت مەلکی فەرماندەی ئینتیزامی گیلان وتوویەتی تیمێکی خراپکاری لە باشوورەوە هاتبوونە نێو ئۆستانەوە بەر لەوەی کارێ بکەن ناسران و دوو کەسیشیان لێ دەست بەسەر کرا. مەزاهر مەجیدی فەرماندەی سوپای ئۆستانی هەمەدان وتی ئێمە لە هەمان سەرەتاوە کەسانی ڕاهێنراو کە خەڵکی ئۆستانی هەمەدان نەبوون و لەلایەن دوژمنانەوە ڕێکخراوبوون گرتووە. سازمانی ئیسلاحاتی سوپای ئۆستانی زەنجان دەڵێ یەکێک لە کەسانی سەرەکی ژنێکی ناخۆجێی و خەڵکی یەکێک لە ئۆستانەکانی جنوبی شەرقی وڵات بووە کە لە ڕۆژەکانی سەرەتای ئاڵۆزیەکاندا هاتبووە زەنجان. نسبەتدانی ناڕەزایەتیەکان بە بەهاییەکانەوە لە ناڕەزایەتیەکانی ساڵی 88دا بە ئەدەبیاتی کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە زیاد کرا و دەیان کەس لە بەهاییەکانیش گیران. لە بەیانیەی وەزارەتی ئیطلاعات داهاتووە سازمانی جاسووزی بەهاییەت بە پێدەستوری ناوەندی جێگیر لە حەیفای داگیرکراو دەستێکی باڵای هەبووە لە نێو ئاڵۆزیەکاندا و هاندانی خەڵک بۆ خراپکاری و وێرانکردنی شوێنە گشتیەکان. بەم جۆرە لەم ڕۆژانەی دواییدا هەستەی سەرەکی و نهێنی بەهایەت کە 3 کەس لە ڕێبەرانی بەهایەت و 2 کەس لە تیمی ڕاگەیەندنەکان بوون دەست بەسەر کران. یەکێک لە ڕووداوە تازەکان لە ناڕەزایەتیەکاندا تەرەحکرانی دانانی بۆمب لە 2 فڕۆکەدا بووە. لە بەیانیەکەی وەزارەتی ئیطلاعات داهاتووە پلانی خراپکاری لە 2 فڕۆکەی مسافربەردا پوچەڵ کراوەتەوە وەیان 5 ئەندامی گروپی تەکفیری تەرۆریستی لەگەڵ 36 کیلۆ مادەی تەقینەوە کە لە هۆڵی تەقاندنەوەی لە نێو خەڵک و هەروەها لە نێو ئاشوبگەراندا و نسبەتدانی تەقینەوەکان بەلایەنی بەرامبەر بوون گیران. سازمانی ئیطلاعاتی عاشورەش لە ڕاگەیەندراوێکدا نووسیویەتی کەسانی سەر بە منافقین و سەڵتەنەت خوازان بۆ کردنە ئامانجی خەڵک و کەڵگی باش وەرگرتن لەم کۆبوونەوانە لە هۆڵی تەقاندنەوەی بۆمبی دەستسازدا بوون لە هەندێک ناوچەی تەورێز. یەکێکی دیکە لە جیاوازی ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 لەگەڵ باقی ناڕەزایەتیەکان
کەڵگوەرگرتنی ناوەندە ئەمنیەتیەکانە لە ئامبۆلانس یان ماشینی دیکەی ناوەند و ڕێکخراوەکان بۆ گواستنەوەی هێزەکانیان و دەست بەسەرکراوان. لەم نێوانەدا هەندێک لە کاربەدەستانیش بێ ئاماژەکردن بەم بابەتە هەوڵیان داوە تا جەخت لەسەر هێرشی ناڕازیان بۆ سەر ئامبۆلانسەکان بکەنەوە. عەلی ڕەزا زاکانی شارەداری تاران وتوویەتی لە ئاڵۆزی و ناڕەزایەتیەکانی ئەم دوایەدا پاکەرەوەکان، پاکبانا و ئاگرکوژێنەکان کە خزمەتکاری خەڵکن کەوتونەتە بەر زەبر و زەنگ. ڕۆژنامەی کەیهان کە لە پەرێشان گوێژی و دەمشەڕیدا لە پێش هەموویانەوەیە نووسیویەتی ئەگەر دایکان بە جێگای چوونە سەرکاری بێهۆ لە ماڵەوە بوایان و خەریکی تەربیەتکردنی منداڵەکانیان بوایان تا زەلاوانی دەیە هەشتادی فرێ خواردوومان لە نێو ئاڵۆزیەکاندا نەدەبینی. ئەم ئاستا لە پەرێشان گوێژی و وڕێنەکردن و وەحشەت دەرخەری نیگەرانی کاربەدەستانی حکوومەتی ئیسلامیە لە عەزم و ئێرادەی لێبڕاوانەی خەڵک بۆ گۆڕینی ڕژیم. خامنەئی و هاوبەشەکانی لە سەردەمانێکدا بەم شێوەیە وڕێنە دەکەن کە خۆشیان دەزانن کەشتی گەندەڵی و جەنایەتی ڕژیمی ئیسلامی بەرەو نقمبوون دەچێت.